چل ڕۆژ تێپەڕی بەسەرگیان لە دەستدانی هەڵکەوت عەزیز، ڕۆژنامەنووسێکی ماندوونەناس، خاوەن هەڵوێستێکی ناسراوی کوردانە. لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بە ئامادەبوونی خێزان و لێپرسراوانی حیزبی و حکومی و هاوڕێ و هاوکارەکانی ڕۆژنامەنووس هەڵکەوت عەزیز مەراسیمی چلەی ماتەمینی ئەنجامدرا. ئەوە تقریبان چ ڕۆژە ئێواران مارێمە چۆن نابێ، هەموو دۆست و برادەرەکان ئێوە تەلەڤیزیۆنەکان گشتان دێن لەوێ دانیشتنەکەن، زۆر زۆرم دڵم پێخۆشە. هەرکەوت بەسی من نەبووە، هی هەموو کوردستان بووە، هەر چوار پارچەکە بەس برم هی منە ناوەڵاری من نەبووە، هەر چوار پارچە کوردستان بووە. فەرقی نییە، منیش وەک ئەوان دڵیان خۆشە، منیش دڵم خۆشە، ئەوان دڵیان ناخۆشە، منیش دەمغەمبارە بێ. هەڵکەوتێک بوو لەوانە لە زۆرترین شەڕەکانە تەواجودی هەبوو. زۆرترین شەڕەکان لە هەر جێگایەک ڕووی بدا بواە تەلەفۆنی چێکرد خۆی و کامیرەکەی وەکو پێشمەرگە وەکو چەکەکەی دەستی لە سەنگەر حازر بوو. بۆیە من هەرگیزا و هەرگیز جوانی و چالاکی و لێهاتووی هەڵکەوتم لەبەر چاولا ناچێت. کۆچی دوایی ئەم ناوە دیاری ڕاگەاندنی کوردی تەنها خەمی خێزانەکەی نییە، بەڵکو بۆ مای دڵتەنگی و پەژارەیەکی قوڵ بۆ هاوکارانی خزمانی و تەواوی خەڵکی کوردستان. ئێمە پێمان باش بوو یەکێک لە قوتابخانەکانی کەرکووک بە ناوی کاک هەڵکەوتەوە بنین و لە ڕۆژانی داهاتوو برا عەزیز و خۆشەویستەکانی کاک هەڵکەوت بانگێش دەکەین و میوانداریمان قبوڵ بکەن کە دەست بکەین بەکردنەوەی ئەو خوێندنگایە و لەگەڵ وەرزی نوێ تەلەبەکان یان خوێندکار و قوتابیەکان لەوێ بخوێنن و ناوی مەکتەبەکەیان بە ناوی هەڵکەوت عەزیز بێت. ڕۆژی حەوتی حوزەیران بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە، ڕۆژنامەنووس هەڵکەوت عەزیز بەرپرسی نووسینگەی بەغدادی تۆڕی میدیای ڕوودا و ماڵ ئاوایی یەکجاری کرد و قەڵەم و مایکرۆفۆنەکەی بێدەنگ بوون. بەگیان لە دەستدانی هەڵکەوت عەزیز ڕۆژنامەنووسی دیاری کوردستان بۆ هەتایە قەڵەم و مایکەکەی خامۆش بوو، بەڵام یادوەری و کار و چالاکی ڕۆژنامەنووسەکانی ئەو لە بیرەوەری هەر تاکێکماندا بە زیندوی دەمێنێتەوە. ئاسو ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.